ابن حجر رحمة خوالي بفرميتي: الغيرة مشتقة من تغيير القلب وهيجان الغضب بسبب المشاركة فيما به الاختصاص. غيرة هذا غيرة لقوراني دلوا لا هەڵچوونی تووڕەییەکی زۆرەوە بەهۆی چیەوە لە ناخی مرۆڤ ئەم تووڕەبوونە ڕوودەدا بەهۆی چیەوە ئەم دڵە گۆڕانکاری بەسەرادێ بسبب المشاركة فيما به الاختصاص بەهۆی ئەوەی کە ئەو کەسێک کە زۆر یعنی پیشەکەی خۆت خۆش دەوێت کەسێکت خۆش دەوێت حەز ناکەی کەس لەگەڵ تا هاوبەش بێ ئەو شتێک کە تایبەتمەندی خۆتە خۆشەویستی خۆتە حەزت پێ تەنها بۆ خۆت بێ و هیچ کەس چاوی لەسەری نەبێ و هیچ کەس لە تۆ لێی نزیکتر نەبێ. بۆیە بەڕێزان تەماشاکە لەناو هەموو هاوپیشەکاندا غیرە هەیە، غیرەیەکی زۆر لەناو هەموو هاوپیشەکاندا هەیە. بەداخەوە لەناو مامۆستایانی ئاینیدا هەیە. زۆرجار مامۆستایەکی ئاینی ڕقی لە مامۆستایەکی ئاینی ترە تۆمەتی بۆ دروست دەکا وتاری لەسەر دەدا لە فەیسبوک کاشتی لەسەر دەڵێ ئەوە تەنها غیرەی جوڵاوە. ئەینا خۆ هیچ شتێکی زانستی و علمی بەرامبەر بە فڵان کەس پێ نییە. یان لە مەجلیسێکە باسی دەکرێڵن مامۆستا فڵان کەس وتارەکانی بەهێزە ئاوایە ئەم لەخۆوە هەندێک شتی بوختانی بۆ دروست دەکا، تۆمەتی دەداتە پاڵ، شتەکانی بۆ دەهۆنێتەوە. ئەوە غیرەیە، یعنی غیرەی جوڵا بەرامبەر بە هاوپیشەیەکی خۆی کەوا دەزانێت لەو سەرکەوتوترە لە لای خۆی لە دیدی خۆیەوە یان لە زمان خەڵکەوە یان لە بینەرانیەوە وا دەزانێت فڵان کەسی مامۆستای ئاینی لەو سەرکەوتوترە و مەحبوبتر و خۆشەویستترە لە دڵی خەڵکا غیرەی دەجوڵێ. ئێستا سەرنج بدەن جەنابتان دکتۆرەکان، یعنی پزیشکێک کاتێک کە لە شوێنێکە نۆرینگەی هەیە نەخۆشی زۆر دەبینێ، دکتۆرێکی تر پزیشکێکی تر تەبیبێکی تر پێی خۆشحاڵ نییە، یعنی غیرەی بەرامبەر دەکا. زۆر جار کاتێک فەحسەکانی بۆ لا دەبەی دەڵێ ئەوانە هەر فڕێدە، ئەو دەرمانانە هەر فڕێدە، خۆ دەشزانێ ئەمانە عیبیان نییە، ئەمانە یشتی تازەن و ئەو هەموو پشکنین و ئەشیعە و تیشک و شتە پێویستی نییە دووبارەی کاتەوە. بەڵام غیرەی بەرامبەر بە دکتۆرێکی تر هەیە. پارێزەرێک کاتێک کە دڵی پارێزەرێکی سەرکەوتووە غیرەی هەیە بەرامبەر بە پارێزەرێکی هاوڕێی خۆی. لەناو حیزبەکاندا کوتلەی حیزبی کوتلەی ئەم غیرەی هەیە بەرامبەر بە کوتلەی ئەو. بەخوا بڕواتان هەبێ کورتان دروون بینیوە، کورتان دروون هاکە کورتان دەدورێ بۆ ئاژەڵەکان ڕێزمێ بۆ ڕووی جەنابتان کە ئەوش پیشەیەکی پێویستە. ئەو کورتان درووە پێی ناخۆشە بڵێن کورتان دروویەکی تر لە شارێکی تر لە فڵان شوێن هەیە کورتانی باشتر بۆ گوێ درێژ و ئەسپ و ماین و ئەوانە دەدورێ. یعنی کورتان درۆ غیرەی هەیە بەرامبەر بە کورتان دروویەکی تر. جا وەستای بینا دەگری، دوکاندار دەگری، بازرگان غیرەی هەیە بەرامبەر بە بازرگانێکی تر. بەرگ درو بڵێ فڵان کەس ئەو جلو بەرگانی لەبەر جوانی دووریەوە بەرگ دروێش کە پێی ناڕەحەتە، غیرەی دەجوڵێ بەرامبەر. جا غیرە لە نێوان هاوپیشەکاندا دەکرێت ببێ بە مای پێشکەوتن. بەرگ دروێک غیرەی هەیە بەرامبەر بە بەرگ دروێک، مامۆستایەکی ئاینی بەرامبەر بە مامۆستایەکی ئاینی، پزیشکێک غیرەی هەیە بەرامبەر بە پزیشکێک. دەکرێت غیرەی نێوان هاوپیشەکان ببێ بە مایەی پێشکەوتن. هەوڵ بدە تۆ جوانترین بەرهەم پێشکەش بکەیت. هەوڵ بدە ئەگەر غیرەت هەیە بەرامبەر فڵان کەسی هاوپیشەت تۆ بەرهەمی جوانتر پێشکەشکە. بەڵام نەیکەی بە پێشبڕکێی شەریفانە لە ناوت دەبا دڵی خۆت تەنگ دەکات، دەتکات بە ناحەزی هەموو کەس، لەگەڵ کەس ناحەوێیتەوە. بۆیە دەبێت ئاگادار بین غیرە لە ناو دڵی هەمووماندا هەیە، لە ناو دڵی هەموو مرۆڤێکدا هەیە. هەر پیشەیەکت هەبێ غیرەت هەیە بەرامبەر بە هاوپیشەکانی خۆت. بۆ ئەوەی ئەم غیرەیە لە ناوت نەبا، دڵت نەخوا، ڕقل لە خەڵک نەبێ، نەتکات بە ناحەز و ناکەس، وا لێبێ لە هیچ شوێنەکە نەحەوێیتەوە، غیرەکەت بێنە بەکاری بێنە لە پێشکەشکردنی کاری جوانتردا. بڵێ من غیرەم لە فڵان کەس هەیە، نامەوێت لە ناوی بەرم، نامەوێت بیسڕمەوە، نامەوێت لە مەیدانە نەبێ. خوای گەورە دەرگای ڕزق و ڕۆزی بۆ هەمووانمان فراوانە، هەر خۆی ڕۆزی دەری هەمووانە و سەر زەویش ئەوەندە فراوانە جێگەی پیشەی هەمووانمانی تێدا دەبێتەوە. بەڵام با من هەوڵ بدەم بەبێ ئەوەی لە کەسایەتی تۆ دەم جوانترین بەرهەم پێشکەشکەم، با کاری خۆم بسەلمێنم کە من دەتوانم کارێکی جوانتر و ناوازەتر و ڕازاوەتر و پێشکەوتوتر پێشکەشکم لەوەی تۆ، ئەو کاتە تۆش منافەسەم کە بەڵام منافەسەیەکی شەریفانە، بەبێ غەیبەتکردن، بەبێ بوختانکردن، بەبێ تەشهیر و شکاندن، با غیرەکەمان ببێتە مایەی منافەسەیەکی دروست و
ئابڕوومەندانە و پێشکەوتوانە و ئەو کاتە هەم خۆمان سوودمەند دەبین کارەکەمان دەچێتە پێشەوە و هەم خەڵکیش زیاتر لێمان سوودمەند دەبن.